سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شەشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەکەین با بزانین پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چەند گرنگە لە نێو مرۆڤەکان لەگەڵ هاوڵاتیانی خەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین و ڕابۆچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەڵدەگرین فەرموون بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان سلااو لە خۆت کاک محەممەد بەخێر بێن تا چەند گرنگە مرۆڤ گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بدات. بەڵێ لەم ڕۆژەیە لەم ڕۆژگارەیە کاک محەممەد پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆ هەموو تاچێکی کورد ئەنێ پەیوەندی کۆمەڵایەتی ئەمڕۆ بنچینەی ژیانە ئینسان هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک دەبێت گرنگیەکی تایبەت بە بواری کۆمەڵایەتی و اجتیماعی ئەو شتانە بداتن لە ژیانە هەر کەسێک پەیوەندی کۆمەڵایەتی نەبێت بەڕاستی زۆر ئەستەمە ژیان ڕۆژانە بۆ نمونە کاتێک تەرخانکەی سەردانی هاوڕێیەکت بکەیت سەردانی خزمێکت بکەیت سەردانی جیرانێکت بکەیت زۆر میهمە ئەو شتانە زۆر برادەر هەبوو هاتوۆتە لام کێشەی خۆی بۆم باس کردووە منیش بە گوێرەی توانای خۆم و ئەو زانیارەی کە هەمە ئەنی لە ڕووی کۆمەڵایەتی و هەر کێشەیەکی هەبێت سکور بۆ خوات چارەسەرمان کردووە ئەنی کە هاتووە بەدڵێکی خەمناکە و هاتووە کە دانیشتوونیە بۆ ماوەی سعاتێک دو سعات کێشەکانی خۆی باس کردووە بە خۆشحاڵی وە دانیشتوونی لەگەری کێشەکەمان تا ڕادەیەک بۆی چارەسەر کردووە ئەنی ئەو پەیوەندیانە بەداخەوە ئێستا لەنێو کۆمەلگای کوردیدا ئەم پەیوەندیانە نەماوە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بەهۆی فیسبوک و با بڵێین ئەو تەکنەلۆژیای ئێستا کە بوونی هەیە ئەنی بەداخۆم خەڵک بیر لەوە ناکاتەوەکەوە ئەنی پەیوەندی کۆمەڵایەتی تۆزێک پتە بکاتنی ئەنی تو مانجێ ئەگەر جارێکیان سەردانی خزمێکت بکەیت سیلەی ڕەحم زیاتر دەبێتن خەڵکێک لە دڵەوە تۆی خۆش دەوێتن ئەنی زۆر میهمە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بەردەوام بێ لە ناو خەڵک هەم پەیوەندی کۆمەڵایەتی دەبێتەوەی چارەسەرکردنی ئەو کێشەی خودی مرۆڤەکان نابڵامنێ ئەو فشارە دەرونی کە لەسەری کەم ببێتەوە بێگومان کەم دەبێتەوە تۆ ئەگەر لە ژوورێکە یان لە شوێنێکی تەنها هەردانیشی بەردەوام بیر لە خەم و ئازارەکانی ژیان بکەیتەوە یعنی ناکرێتن کەسێک بە تەنها ناژیتن یعنی بە تەنها بیر لە خەمەکانی خۆی بکاتەوە زۆر ئاساییە بچیتە لای کەسێکی هاوڕێتە کەسێکی خزمتە مامتە خاڵتە بچی باسی کێشە و گرفتەکانی خۆتی بۆ بکەیت ئەنی ئەم پەیوەندیانە زۆر میهمە کەسێکی جێی سیقە بیتن بۆن منە بچیتە لای دانیشی کاکە من فلان کێشەیەم هەیە مشکلەیەکی ئاوام هەیە ڕێی تۆ چییە چی بکەم باشە ئەو شتانە زۆر میهمە بەداخۆم ئەم بەڵێ ئەگە پەیوەندی کۆمەڵایەتیمان بەهێز بێ ژیانمان چی دێت بێگومان ژیانمان خۆشتر دەبێ ئاسوودە دەبین ینی زۆر شتێ لە ژیان تا دەگۆڕێتن داوا دەکەم خەڵک ڕوو لە پەیوەندی کۆمەڵایەتی بکاتن سەردانی کەس و کاری خۆی بکاتن بەڵێ بێگومان من خۆم و ئامۆزایەکانم ینی کردومانەتە بەرنامەیەک لە مانجی سەردانی هەموو خزمەکان دەکەین هەر ڕۆژە و لەوانەیە هەینیان هەموو هەینیەک سەردانی مالە ئامۆزایەک دەکەین یان ماڵە مامێک دەکەین یان کەسێک کە نەخۆش بێتن دەچین سەردانی دەکەین ئەو شتانە زۆر میهمە لە ژیان زۆر جار دەبینین هەمدا بەشێک لە خەڵکە تەنها لە جەژنەکان جەژنەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان زیندوی دەکەن بەخوای کاکە محەممەد ینی پەیوەندی کۆمەڵایەتی بەس تەنها جەژن و بۆنەیەک نییە یان خۆشیەک و ناخۆشیەک نییە ئەنی ئینسان بەردەوام دەبێ هاتوچۆی یەک بکاتن لا یەک دانیشیتن ئەنی کات دوور و درێژە ماشەڵڵا شەوی زستانە و ئێستا وەرزی زستانە کات زۆر درێژ بۆ تۆ شەوی زستان دەچیتە لای خزمێک دادەنیشی سەردانێکی دەکەی دوو قسەی خۆش دەکەی ئەنی باوەڕ کە لایەنی دەرونیەن و نەفسیەن هەمووی ئەنی زۆر مرتاح دەبی.
سڵاوتان لەبێت. سەڵام و خێر بێ سەرچاو. چەند گرنگە مرۆڤ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو خۆیدا با بڵێن لەگەڵ دەوروبەری خۆیدا بەهێز بکە. وڵاهی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆ ئینسان چونکە خدای تەبارەکەوە تەعالە ئەمەی دروست کردیە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بۆ یەکتر ناسینە یعنی بۆ یەکتر ناسین و پەیوەندی کۆمەڵایەتی و هاتوچۆ و خزمایەتی ئەگەر ئینسان هاتوچۆ یەک بکەتن سیلەی ڕەحمی زیاتر دەبیتن پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆ ژیانی ئێمە بەڵام بەداخەوە ئێستا پەیوەندی کۆمەڵایەتی زۆر لاواز بیە. باشە زۆر زیاد دەبینین پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەگەر بەهێزبی دەبێتەوە چارەسەرکردنی کێشەکان هیچ جار هەبووە با بڵێن خزم و کەسێک یان برادێک بێتە لای تۆ کێشەیەکی تەبیان و کێشەیەکی ئێوە چارەسەر کردبی. بەڵێ پەیوەندی کۆمەڵایەتی دەورێکی ئەساسی دەبینیتن لە چارەسەرکردنی کێشەکان بۆ پێچەوانەشەوە بەڕاستی ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بیت کێشەکان زۆر لاواز دەبێتن چونکە پەیوەندی کۆمەڵایەتی تەسیرێکی زۆر سلبی و ئیجابی هەیە لەسەر چارەسەرکردنی کێشەکان زۆر جاریش توشمان هاتووە و لە واقعی حالی ئێستادا. باش زۆر تا دەبینین بەشێک لە خزم و کەسەکان بامڵێن ناسیارەکان و برادەرەکان و ئەوانە تەنیا لە بۆنەکان سەردانی یەکتری دەکەن با بڵێن لەبەر جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانەوە پێ دوایە ئەمە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرەو لاوازی دەبات. وەڵاهی پەیوەندی کۆمەڵایەتیەکان تقریبا لەوەش لاوازتر بووە یعنی بەتەکید ئێستا بۆ نمونە ئەمن لە واقع حاڵ دەبینم هەندێک خزمم هەیە لەوانەیە لە مناسەبات زیاتر نەیبینم لە گوندین پێکەوە جیرانین لەوانەیە لە مناسەبات زیاتر نەبینیم 6 مانگ جارێک 5 مانگ جارێک 4 مانگ جارێک نەبینین ئەیلاگە ڕۆژی جومعان لە ڕۆژی خودبە ببینین ئەوە لەخوا بە زیاد بێت ئێستا جومعەش کەم بوویتەوە بەس ئێستا باشە لەبەر ئەو زۆرفی کۆرۆنای تەسیراتی زۆر هەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بنەو بەرەو لە ناوچوون و لاوازبوون چوە. وڵاهی هۆکارەکان لە ناو بچی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هۆکارەکان زۆرن هۆکارەکان زۆرن یەک نەبوونی سیلەی ڕەحم دوو ئەو تۆڕی کۆمەڵایەتیەکان ئەو فەیسبوک و کاریگەری هەیە بەتاکی زۆر کاریگەری هەیە پێشتر ئەوانە نەبوو پێشتر لە ژیانی پێشان ئەوەی باو باپیران بۆمان باز دەکەن پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبوو پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر بەهێزتر بوو. بۆ نمونە باز دەکەن پێشان مامەکانم باوکم ئەوانی باپیرانمانەوانی گەورە باز دەکەن دەڵێن لە گوندێک ئەگەر پێشان کەسێک مردبایە ساڵ گەشتباوە ساڵ تەلەڤیزۆنیان پێ نەدەکرد لەبەر ئەوەی کەسێک مردووە. ئێستاش دەبینی لەو ماڵە مردی هەیە لەو ماڵە شایی سەیر و کەیف هەیە. پێ دوایە ئەگەر کێشەی کۆمەڵایەتیەکان ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بوو کێشە کۆمەڵایەتیەکان کەمتر دەبێتەوە کێشە و گرفت بەتەکید ئەگەر دەرونیەکان لەسەر ئینسانی خودی ئینسانەوە لاوەستە بەتەکید ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بێتن کێشەکان بەرەو لاوازبوون دەچیت و کێشەکان بەرەو چارەسەربوون دەچیتن زۆر کاریگەری هەیە پەیوەندی کۆمەڵایەتی کاریگەری لەسەر کێشەی کۆمەڵایەتی هەیە. سڵاوتان هەبێ. سڵاو بتەژێ سپاس خۆش بێت. تۆ وەکو گەنجێک ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن دەبینیت؟ هەلبەت ئەس بینم ئەتنەهۆدا پەیوەندیت کۆمەڵاتی گەلێک بەرەف لاوازبوونی بەچەن باشە بۆ پەیوەندیەکان بەرەو لاوازبوون کۆمەڵایکۆ وەکی بژنێ هوکۆرە هەی بۆ هەندێک و ئەف پەیوەندیت کۆمەڵاتی vê قۆناغێدا ئەنکت vê سەردەمی ئەمریکادا ژین بەرەفلەوە یۆ یەکی ئەگەرم بین سەحکەینێ شێوەیەکی گشتی تووڕێت کۆمەڵاتی ئەگەرن چونکی ئەف پەیوەندیە وەکیت بێژن نێک هەڤۆڵەیت لێک ئێخەسەی یا بریا وەکیت بێژن هەر ئێک بجەیەکی بۆ نمونە تایبەت الوەختی مثلا بێژین نەخوشێکی دا احتیمالە ئان تایبەت بە سەردەمێدا احتیمالە تازێک چێ ببیت شینۆ بشنە سەردانە ئێکودو بڕێکۆ تەلەفۆنێ ئەن ڕێکۆ مەسجێکی دێ سەر خۆشی دەکەن. باشە ئەو ئەمانە نامنە هۆکار بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازتر دەربکەوێ یعنی بەهێز نەکرێت
ئەگەر با بڵێن من پێویستم بە یارمەتیەکی تۆ هەبێت تۆ پێویست بە یارمەتێکی منم پێویستم بە هەر کێشەی گرفتێکی هەبێت و بۆ چارەسەر بێ ئەگەر هاتو پەیوەندی کۆمەڵایەتیمان بەهێز بێت و لێکەڵە من سەردانی من بکەوت تۆ سەردانی من بکەیت ئەوانە نابێتەوە هۆی ئەوەی ژیانمان باشتر ببێت و ژیانمان جوانتر ببێت و کێشە و گرفتەکانمان لاواستە دەربکەوێ هەلبەتە بە هوکۆرێکی گەڵێکی مەزنە ئەفریقیان بینین سیلە ڕەحم نۆفمەد و گەڵێک و کێم بووی وەکیت بێژن کەڤندا کوچک و دیوان هەبوون ترنیش نەخۆریت گەلێک و دوو سەعبەت کردن کەیفخۆشی الوضعی کودود پرسی زانن کو کی چت کرد کی چنو کرد وضعی کی باشه کی خرابه بلام نکته ام بینین هبون اوام په تورین کوملایتی اف سیلا رحمه برف لازبونی و چوی بداخه وکیل بیژن هر وکیل بیژن بونی نمایه باشە هەبوونی با بڵێن نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لاوەزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان مرۆڤەکان نابێتە هۆی فشارێکی درونی لەسەر خودی کەسەکە با بڵێن کەگە کەسێک نێتە سەردانی من نەکات و نەچوومە دەرەوە با بڵێن هەر خۆم بەتەنها بێ ئایا فشارێکی درونی ناکاتە سەر تاکەکەی کۆمەڵگە لەسەر ئەو کەسەی بالتأكيد يعني فشارك وقلق ومزنا درونيت كتسر مروفان جبركو سردان نمانه هر تني مال دا يعني اف كسش خياله ودي الواقع دير كويتن برند فشارك وزور دروني دي اختصر اگر هم بيني ساكيني كوچكو ديوان افريقات والانه هر ايكي كفتت كوشي كي را سرويت موبايلي را آن وكيد بيجن همه تشتي اوساني هات يا بردستاناش نلكي كدو اول الواقع دير كفن ليشنا جهان ازرادا وفشارك ودرونيا زياده دي كويت سر همه مروان باشە تۆ وەکو گەنجێک بە بۆچوونی تۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستا چی لێ هاتیە چۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەبینی خدای لك من بخو باش نییە ڕاستی نەلك من خەڵکەکەش باش نییە ئەرێ والله بۆ خدای وەکی مامۆستای ئەوەژە پێکرەی سلە ڕەحم نەمایە هەکەل گوند لك ما ڕاستی ما کوچک و دیوانە هەیبالێ طبیعەتێکی باش مەیە ڕاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هێشتان بەهێزە لەلای گەڵێکە باشە ڕاستی گەڵێکە باشە ما وەکی بێژی کوچکە و دیوانە شێخ زەیدەمەوە هەی بەسکەن لەوێ جمعات وێرێ خربەت بن خەڵکی گوند دان ئسپێدە دەهێتە وێرێ هاتۆ نیڤڕوو ئۆخف ناکە تشتاکە دێ بخۆ ئۆخبن ئەگەرنا کێش و گرفتی خەڵک بله باز دەکرێت و چارەسەری دەکات بله هەر کێشەکە هابیت وێرێ چارەسە بیت ئینشاءالله هەر شتێک هابیتن باشە ئێستا پێ دوایە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاواز بووی ژیانمان خراپتر نابێ گەڵێکش دەخڕابیت بتاکیت گەڵێک دەخڕابیت وێ گۆڤێ گوندە وەکی بەژە بەر بۆ عەزای کۆڕۆنای تشتەوە نییە کوچک ما دۆیە خستە مەدرسە دۆیە خستنە مزگەفت نوکە الحەمدولillah بووە ئەگەر ئەف شتە بیتن گوندە جمعات شتە نکێک و دۆوەکە بژێت کوچکە دیوانە ڕینتە خۆرێ مەوزوعەکە شتەکە سەردەوانن دێ گەڵەکە بۆش بیتن وا بزانم پەیوەندی کۆمەڵاتی لە گوندەکان زۆر بەهێزترە لەوەی لە ئێستا لە شارەکان کە دەبیندرێت لە قەزا و نەحیەکان و لە شوێنەکانی گەڵەکە بۆشە ڕاستین لکەش نکمە هەر یعنی شەوێ برۆ دەرتێنەرێک من ئەو مۆستۆرەنج بەرگەل یعنی برۆ دەرچێنێکی گوت و لە گوندە خرەوەتە بە ڕاستی باشە چ بۆ کەسانت کە دەڵێ تەنها لە بۆنە و ئاهەنگەکان سەردانی یەکتری دەکەن با بڵێن ئەگەر هاتوو با بڵێن خوا نەخواستە تازیەکیان هەبێ یاخۆت ئاهەنگێکیان هەبێ یاخۆت لە تەنها لە جەژنی ڕەمەزان و قوربان و لە جەژنەکان سەردانی یەکتری دەکەن و کاتەکانی دیکەش بە ساڵ نەیان بینیەوە خدای ئەو نایە بۆشە ڕاستی یعنی هەکەر بەس بوو تۆزیەکی بیت ئەن بەس بوو وەکی بێژەی ئاهەنگێکی بیت شتێکی بیت ئەو نۆبیتە خزمەتی نۆبیتە سەردان ڕاستی سڵاتان هەبێ سلااو لە تۆش باشی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستادا وەکو گەنجێک چۆن دەبێت وەڵا سیلەی ڕەعمدما خەڵکەکەەوەی لێ هاتیە بە فەیسبووکی مەشغۆلە بە ئەنتەرنێتی لە دوژیانی خۆ مەشغۆلە باسە
ئەمانە نابێتەوە کێشە و گرفت بۆ خودی مرۆڤ بۆ خودی ئینسانەکە یانی زیاتر کێشە و گرفتی بۆ دروست ببێت بەرێوەڵا سیلەی ڕەعم نمایە خزم و کەس سەردانیکردن لاواز بیە باشە لۆوەی لێ هاتێ پێ دوایە وەڵا سەبەبەکەی خەڵکەکە مەشغولە لە دوێ دابژێ ژیانی خۆی دابین کات و فەیسبوک و ئینتەرنێت تۆ چتان بۆ ژیان ئەوەندە زەحمەتا تاکو و خەڵک ئاگەی لە یەکتر نەبیت و سەردانی یەکترینەکە وەڵا لە وەختی ژیان گەلە زەحمەت بیە لە دویشکردنی ئەو چتانە دەبی دابین بکەی ژیانی خۆت باشە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بێ ژیانمان چی لێ دێت وەڵا سیلەی ڕەعم نامینێ کەس ئاگای لە کەس گرفتەکان زۆرتر زۆرتر دەبێرێ وەڵا چی باشە بیکەین وەڵا سەردانیکردنیە کدوو بکەین واز لە فەیسبووکی بینین هەموو شتێک وەختی خۆیەیە سەردانیە کدوو بکەین ئەو شتانە سلااو دێ سلااو تۆش دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم زۆر بەخێر بێن بەنامەشی سەرکەوتووە هیوادارم بەردەوام بن دەستان خۆش بێت خۆشتر بۆی وەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چەند گرنگە لە نێو مرۆڤەکان وەڵاهی پەیوەندی کۆمەڵایەتیەوە لە سەرچاوەیەکی باش دەگەڕێتەوە بۆ سەر کۆمەلگای خۆمان کۆمەلگای بەڕاستی من ئەی کۆمەلگایکی بێم سەقەتە کۆمەلگایکی سەقەتە لە هەموو ڕوویەکەوە دەبینی کە پێشان ژیانی پێشان لەگەڵ ئێستا تەواو جیاوازە ژیانی پێشان خەڵک یعنی لە هەموو ڕوویەکەوە لە هەموو لایەکەوە خەڵک باشتر بوو لە ئێستا سیلێ ڕەحم زیاتر بوو ئێستا دەبینی یعنی زۆربەی شتەکانش دەگەڕێتەوە ناژم هەمووی کۆمەلگا ناژ هەمووی خەڵک بەڵام زۆربەی شتەکانش دەگەڕێتەوە سەر حکومەت بەڕاستی یعنی لە زۆر شتە لەگەڵ خەڵکا بەرپرسیارە حکومەت چی بکات حکومەت چی بکات کاکە کێشەی کۆمەڵاتیمان یەکجار زۆرە هۆکاری زۆربوونی کێشەکان بۆ چ دەگەڕێت وەڵڵاهی هۆکاری زۆربەی بۆ حکومەت دەگەڕێتەوە یعنی حکومەت دەبینی لە زۆر شتا چاوپۆشی لە زۆر خەڵک دەکات چاوپۆشی لە یعنی زۆر مشکلە و زۆر مەشاکلمان هەیە ڕوو ئەدە لە منتاقەی خۆمان خاص ئەو منتاقانی کە زۆر کێشە دەسێت مەسەرەن وەک گوندا لە کێشەی زەویزارە ئەو کێشان ڕوودا یعنی کێشێکی زۆر کە من بەڵام چاوپێشلیان تێدەکردن و کێشەکان هەندی کێشانە هەر یعنی هیچ کێشەینە لە چاو کێشانێکی ئێستا ڕوودە لە هەرێمی کوردستان یعنی کێشەمان زۆرە بە تایبەتی وسیلەی ڕەحمیش زۆر کەم بیە باشە پێ دوایە کێشە و گرفتەکان ئەگەر زۆر بیت پێ دوایە ژیانمان بەرەو خراپی و ناخۆشی بڕوات و واللهی تا ئێستا یعنی تا ئەگەر وا بڕوات ژیانمان ناخۆش دەبێت بەڕاستی زۆر ناخۆشە یعنی بکەینەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێز بخەین و کێشە و گرفتەکان بەرەو لاوازی دەڕوات و ژیانمان جوانتر دەبین واللهی ژیانمان خۆشتر دەبێت ژیان هەمیشە جوانە ورشیان بە مرۆڤەکانیش جوان دەبیت بەسپا یعنی من چەند وا بۆی دەڕم یعنی ئەو جیلی ئیستا کە ئێستا وا دەدینین جیلەکان ئیستا پێش ئێمە زۆر باشتر و بەس ئیستا زۆر خراپی و ئیستاش هیچ باوەڕ ناکەین کۆمەلگایەک چابیت بڕوان پێ نییە وەڵڵا وڵڵاهی بڕوان پێ نییە چونکە هەروادین شتی خراپتر دەبینێ کۆمەلگایە یعنی تەماشاکەی کاکەیەک معاش نییە دەست بۆ دزی دەبات ئەوەی دیکە موچەی نییە دەچیت یان لەسەر کێشەی دیکە دەچیت مندایی دەکوژ کاکە کوشتن گەلێک زۆر بووە ئێمە دەبینین ڕۆژانە لە هەولێر و لە منتاقەی خۆمان و کوشتن هەر یەکجارێک جار زۆر بووە یعنی پێشان ئەوها نەبوو پێشان زۆر کەمتر و بەس ئێستا کاکە دەبینی ئەوە خانوویەک باشیە سارێک باشیە معاشێک باشیە پارێکی زۆریە کاکە دەچێت دەیکوژیت و جیاوازی هەیە لە جیاوازی هەیە جیاوازی چێک جار زۆری هەیە کاک محەممەد جیاوازانێ بۆ چ دەگەڕێنیتەوە وەڵڵاهی هۆکاری جیاوازی ئەوەیە یعنی جیاوازی چاوە دەبینی مەسەلەن ئامن فەقیرم مەسەلەن من کوڕە هەژارێکم ئەوە کوڕە دەوڵەمەندەکە یعنی کۆمەلگاش زۆر سێ دەگرن ڕاستی ئەی تشتانە زۆربەی دەگەڕێتەوە سەر حکومەت دەبی بەبێ جیاوازی تەماشای خەڵک هەمی بکات بەڕاستی یعنی دەدینی زۆر لە زۆر تش واستەکاری دەگرێت ئەشتانە هەمی دەکری ینی کۆمەلگا بە عامەتەن ئێمە لە کۆمەلگایەک سەقەتی بەخودی بەوەی نییە کە کۆمەلگاکەمان چابێ بە خودی ئومێدم پێ نییە کۆمەلگاش چاک ناکەیت بەم شتە ینی ئەمن 25 ساڵم ئەمر 25 ساڵە یعنی
وا ئەوانەی کە من تێتە بینم لە 2000 لەو بەولاوە یعنی ژیان ئێستا زۆر خۆشتر بە ئێستا ژیان گەرێک نەخۆش بێ برام عالم خەڵکی هەمی چوی تەواو ژیان نەخۆش بێ منداڵ ئەندە بڕۆ پرسیار لە منداڵێکم بگە بێزار و کاکە پرسیاری ژیانی بکارێت ئێمە ژیان ئێمە بریتە لە خۆسەڵقارکردن بۆ شتانەی کە دەمە دڵتەنگی بوونمان بڕۆ پرسیارێکی لە منداڵێکە بگاری کاکە بێزارە بۆ بێزای لە ژیان کاکە وەڵڵی پارەی نییە یان دەچی مشکل دەکە یان ئەڕوا ژیانەکە بەڕاستی زۆر نەخۆش بێ زۆر تاو ژیان نەخۆش بێ هیوا ئومێدمانیش بە ژیان نەماوە بەخوای پێیسە پرسیار بڕۆ بەناو بڕۆ کاک محەممەد بەناو ئەو سیک و دوکانە هەمووی بڕۆ کاکە ئێستا دەبینی بەخوای جاحیلی وا هەیە شەبابی وا هەیە دیناریشی پێ نییە هەنیەکەی ژیانە هەتا ئەکەی وەڵی ناخۆشیان کردیە والله ژیان لە بەردە عالم خستیە مامۆستا ناتوانانی بچێت مامۆستا کاکە والله بە سەدان مامۆستا هەیە لە گوندیمان لە منتەقە هەمووی دەڕوە ئیشی تەکسیەکە ئیشی بۆ دوو مانگە بەخوای دوو مانگە ئەڕوان عاملی دەکەن ئیشی تەکسیەکەن کاکە معاشی 700 والله بۆی دەکەم بە 300 ئەی مانگانە 200 بێت کاگەرم ژیان و معاشت خۆی دەبا بڕێەوە و خۆز ئەمن لە گوند دەژیم بەس هەیە لە باژێرە لە شارە والله ژیانی تەواو جیاوازە کرێخانەیە کاکە پارە پێی ناگرێت کرێخانی بدات الحمدلله من ژیانم لە گوندە وەڵی هەرچۆنێک پێم باشترە این ژیان ئەوەی لە شارە با تاکید خەم لێ دەخۆم با تاکید من ژیانم عیبی نییە بەس خەم بۆ کەسی کار دەخۆم سڵاوتان سلام سەرسەرێم سەرچاوم بەخێر بێ سەرچاوان پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستادا چۆن دەبینیت پێشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی تەوەرەکەم جارەتان تەوەرەیەکی زۆر جان لە جێگای خۆیەتی پەیوەندی کۆمەڵایەتی لەم ڕۆژگارە ڕاستی زۆر دواکەوتووە نەماوە کێشەکەشی ئەوەیە پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ پەیوەندی ناو کۆمەلگای زۆر کەم کردوتەوە خەڵک زیاتر فێری سەر ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و ئەو شتانە یعنی هاتوچی مالەکان یەکجار کەم کردێتەوە زۆر کەمی کردێت سەردانی هەر نەهێشتەوە بەنسبەت تەنها ئەوە نەبێ خەڵک بۆ نەپیرۆزەکان وەکو جەژن یان لە تازیەکان لە نەخۆشی خۆشی سەردانی یەکتر دەکا ئەوەی تر هەر کەسەوە خەڵک ماڵی خۆیەتی و سەردان زۆر کەم بووە دەڕوات ئەگە تو نێتە سەردانی من وڵا ئیتر دەڕوا بەڵام چۆن ڕۆیشتنێک یعنی وەکو دەوری قەدیم بابا پیران نەماوە ڕاستی دەوری قەدیم شەوانە هەموو ڕۆژ بە تایبەتی لە گوندەکان خەڵک هەموو شەوێ بە نۆبە بوو ینی هەر ڕۆژ لە مالێک دادەنیشتن پێکەنین و قاقا و خۆشی و ینی کەیف و ئەم شتیان دەکرد هیچ لە بەدلیان نەبوو ئێستا هەر یەکی شێک دەبینی عەقدەگە لە دڵیتی 10 ساڵە و قسان لەگە یەکتر نەکات ئەنی لە ئەوە شاتیە کە قەتع لە سلێتە ڕەحامی کە لە جەریمەکان ناوی بە هیچ شێوەیەک ئەم سلێتە ڕەحام تەرکەی باشە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێز بێت و نابێت هۆی چارەسەرکردنی کێشەکان با بڵێن تۆ برادەرەکەت دێتە لای تۆ کێشەکەی ئەو چارەسەرەکەی یان تۆ ئەو کێشەکەی ئەو دیکە چارەسەر دەکەی پێ دوایە ئەگە پەیوەندی کۆمەڵایەتیمان بەهێزبی ژیانمان باشتر دەبێت و ژیانمان جوانتر دەبێت ئاخر ئەکیت بە تەئکید وایە یەکێک پێویستی پێتبی بۆ مهمە کێشەکەی چارەسەرکەی تو هەر خەریکی ئەنتەرنێت و خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بین ناوەڵە ناتوانێت ئیتر دەلی بام لە خۆم بەس ئەس ئەنتەرنێت دەکەم کات بکوشم باشترە ئیتر هەموو لێ هاتووە ئەگەر تەنها کە پیاوی ئاینی نەبیلایانی خوای زیاتر بێ پیا و ئاینەکان بە زۆری ئێستا دەستیان کردو بە کێشە کۆمەڵایەتیەکان ئەوان زیاتر کێشە کۆمەڵایەتیەکان ئالدەکان ئەگەر بە ئەوەی تر بیانی دانەیەکی مەتەلەنی چوابی بڵێ من کۆمەڵایەتیمە یان هەڵدەستم بە کێشەی کۆمەڵایەتی هەڵ بکەم و وەکو ئاغایەتی شتیوە زۆر ئیتر زیاتر هەموو ئێستا پیا و ئاینەکان کێشەی کۆمەڵایەتیەکان ئەگە پەیوەندیەکان بەهێز بوو کێشەی کۆمەڵایەتیەکان لاوازتر دەبێت زۆر لاواز دەبێت زۆرتر لاواز دەبێت ئێستا کێشەی کۆمەڵایەتیمان هەمووی بە زۆری ئەم تەکنەلۆژیە و ئەنتەرنێت و شتە هەمووی زۆربەی ئەوانە دەگرێتەوە ئێستا پێشتر ئەنتەرنێت ئێمە بەکاری بینی بەکاردێنی بەس لەوەسی بە خراپی بەکاری بینی ئیتر لایانی باشی هەیە لایانی خراپێکیشی هەیە ئەگەر بۆ منە تو لایەنە باشەکەی بەکاربینی زۆر سوود و مەرفعەت و شتی باشتر لێ دەبینی و ینی وەلێتی تاوات لاتیەوە کتاب خوێندنیش نەماوە لە ماڵان مەکتەبەش نەماوە لە ماڵان بەڵام ئێستا هەر تەماشا ئەنتەرنێت دەکەی 10 بەرنامە 20 بەرنامە ناو مۆبایلی تا لەوە دەستێت تا بەیانی تەماشا ئەو بەرنامەکەن خلاصیش نەکەی وەڵڵی پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا زۆر خراپە ئەو کار و کەسابەت تاوی دەچێ ئیشی خۆی هێوار تێتەوە ماندیە سوبەنی دەشتەوە ئیشی بە دوای پارە و کەفتیە ناوی پێ دوایە ژیانەکەوندا زەحمەتە ژیانی کۆمەڵایەتیشی وا کردووە لاوازبی بەڵێ ژیانەکە زۆر زەحمەت بیانە بە هیچ شێوەیەکی پارە بەدەست ناکەویتن ئەو کۆمەڵایەتیش کەم بیە غزم و کەسایەتی غزمی یەکتورە سەردانی یەکتر ناکاتن باشە
ئەگەر پەیوەندی کۆمەڵاتیمان لاواز بیت و پێدوان نییە کێش و گرفتەکانمان زۆرتر بێت تاوان زۆرتر دەبیتن غزم سەردانی غزمینەکان نەچیکم برادرێکی لای سەردانی هەموو کەسێکی دەی بکە ئێستا کەس سەردانی کەس ناکاتن باشە هۆکاری بۆ چ دەگەڕێنی هۆکاری هەموو بۆ پارە دەگەڕێتەوە خەڵک بێ موچەیە خەڵک بێ مەعاشە خەڵک برسیە خەڵک تێنیە یانە هەرچی نەفرەك ئێستا دوو مانگە مەعاش نهاتیە خەڵک زۆر ماندیە خەڵک بەڵێەوە کەسە مەجاڵەوەی نابێت سەردانی خزم و کەسە کارەکانی خۆی بکە لە حوا پرسینیەکی بکەن ئێتاوان سەردان وڵا زۆر کەم بیە نەک سەردان هەر تازیەیەک و دو ناکەن ئێستاکە لەبەرەوە کاکە هەموو ئەو کارە کابرا پارەی نییە پەنجین تێکاتن باشە پەیوەندی کۆمەڵایەتی بەشێک لە خەڵکی دەگەڕێنیتەوە ئەو هۆکاری لاوازبوونی دەگەڕێنێتەوە دەڵێت تۆڕە کۆمەڵایەتیاکە وەکو فێسبووکە وەکو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەتەرنێتە بامنێ تویتەرە بامنەی ئینستاگرام ئەمانە هۆکار نین بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵاتیش لاواز ببێت هۆکارە بەس فەرقە تو لە فەیسبوک قسەی بکەی و بچێ سەردانی ماڵیشی بکەی فەرقە زۆر فەرقە پێ وایە سەردانکردنی لەگەڵ یەکتر زۆر باشترە و پەیوەندیکەمان بێسەر دەبێت ئەدی سەردانی یەکتر بکەی باشترە ئێستا کە کا بە فەیسبوکی کابراایکی نەخۆش شفای لە بنێر و کا بچێت لای دابنیشتنی سعاتێکی باشە زۆر جار باز دەکرێت دەڵێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەو کاتانە بەهێز دەبیتەنە لە بۆنە و ئاهەنگەکان یەکتری دەبینێت بامنەی کاکێ یەکێک تازەیەکی هەبێ یاخۆت یەکێک ئاهەنگێکی هەبێ یاخۆت لە کاتی جێژنەکان یەکتری دەبین کاتەکانی دیکەش بە درێژایی ساڵ هەر ناشی بینیوە وایە یەکتر نبینی هەیە احتیمالە برایتی سێ مانگ دوو مانگ یەکتر نبینتن لەبە ئیشکاری مەجای نییە پێڕان ناگاتن نادانی سەردانی بکاتن بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوی گەیویستی بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاسی ئێوە دەکەین کەم بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز خۆشەویستی من قوبوڵ بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ